باس لە خزمەت گوزاریەکانی چەمچەماڵ دەکەین. خۆشبەختانە لە ئێستادا چەند شەقامێک قیرتاو دەکرێت، چەند کۆڵانە قیرتاو دەکرێت و هاوکات وا بڕیارە چەند پرۆژەیەکی خزمەت گوزاری لە سنووری چەمچەماڵ و دەوروبەری بکرێتەوە. ئەمە جگەلەوەی فراوانکردنی لایەنی ئیداری لە چەمچەماڵ و چەند تەوەرێکی دیکە لە ڕووی خزمەت گوزاریەکانەوە گفتوگۆ دەکەین و هاوکاتیش باسی دیوەکەی دیکە کێشە و گیر و گرفتەکان دەکەین لە چەمچەماڵ. جا تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ ستودیۆی بەیانی کورسات نیوز میوانە. بەخێراتی کاک ڕەمەک، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سپاس بۆ جەنابیشت میهرەبان خان، بۆ ستافە بەڕێزەکەت کامی ڕەمان و ئەوانەی ئامادەکاری ئەو بەرنامەن سەرجەم پەیامنێرە بەڕێزەکان. خۆشحاڵم لە شاشە ڕەنجینەکەی کورسات نیوز و لە بەرنامەی بەیانی لەگەڵتانم و لێرەوە سڵاوڕێز و خۆشەویستی بۆ تەواوی دانیشتوانی قەزای چەمچەماڵ بە هەموو ناحیە و بە هەموو گوندەکانەوە و هیوادارم لە ژیانێکی خۆش و ڕۆژێکی پڕخێر و بەرەکەت بێ بە هەموو دانیشتوانەکە و دوور لە هەموو کێشە و مەشاکلی ڕۆژگار بژین. بەڵێ سپاس بەخێراتی. دەمەوێت لە سەرتا پرۆژە خزمەت گوزاریەکانەوە دەست بکەین. لە ئێستادا پرۆژە خزمەت گوزاریەکان هەنگاوەکان بۆ خزمەتکردنی زیاتری قەزای چەمچەماڵ لەکوێدایە؟ من ئەگەر لەوە دەست پێ بکەم پرۆژە خزمەت گوزاریەکان لە ئاست قوربانیەکانی قەزای چەمچەماڵە، لە ئاست تێکۆشان و وێرانبوونی قەزای چەمچەماڵە، لە ئاست ئەو ڕێز و گەورەی و خۆشەویستی قەزای چەمچەماڵە بێشک دەڵێم نەخێر. بەڵام شکر بۆ خوا بە هیمەتی لانە پەیوەندیدارەکان و بە تەواوی وەزیرە بەڕێزەکان و بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت و بەڕێز سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەو کاتی کە دەست بەکار بووینە توانیمانە هەم لە ڕووی ئیداری، هەم لە ڕووی ئەمنی، هەم لە ڕووی فەرمانگە خزمەت گوزاریەکان هەنگاوی باش بنین. ئەگەر بە نمونە بهێنینەوە سەرەتا لە کەرتی تەندروستی دەست پێ بکەین، کەرتی تەندروستی هەنگاوی باشی ناوە بۆ نمونە کۆمەڵک سنتەر کراوەتەوە، سنتەری ددان، سنتەری چاو و هەروەها سنتەری گورچیلە و لەو ماوەی ڕابردوودا توبعادلیش کرایەوە کە جاران هەر هاوڵاتێک وەفاتی کردبا لە چەمچەماڵەوە لەوێش بابەتێکی کۆمەڵاتیەکان زۆر پتەون، کۆمەڵک سارە دەهات لەگەڵی بەرەو سلێمانی و لە ڕێگات چەندین حادیسە دروست دەبوو و ئەمە جگە لەوەی کە هەوڵماندا لە ساڵی 2019 لەسەر بودجەی حکوومەتی عێراق جیاواز لە بودجەی هەرێم پرۆژەیەکی نەخۆشخانە بهێنی بۆ نەخۆشخانەی شۆڕش لە ناحیە شۆڕش بە بڕی 1 ملیار و 124 میلیۆن دینار. ئەمە جگە هەر لە ناحیە شۆڕش مەڵبەندی تەندروستی سەگرمە نۆژەن کرا بە زیاتر لە 626 میلیۆن دینار و لە ناو چەمچەماڵ مەڵبەندی تەندروستی ئاسوودا نۆژەن کرایەوە کە ئەمانە بەشێکیان بودجەی لەلایەن بەڕێز کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتەوە دابین کرا و توانیمان لە کاتی کۆڕۆناشا زۆر باش پێداویستەکانی کۆرۆنا و ناوەندەکانی کۆرۆنا ئەوانەی کە کرابوونەوە بخرێنە خزمەتی هاوڵاتی بە تایبەتی لەو سەردەمەدا توانرا دوو ناوەند ئۆکسجینی مرکزی بۆ دابین بکرێت بۆ ئەو سەردەمە زۆر گرنگ بوو و نەخۆشخانەیەکی خێرخوازیش کە ئێستا بە خۆشحاڵیەوە بەڕێوەبەراتی تەندروستیمان بردە ئەوێ کە ئەمە کولفەیەکی بۆ حکوومەت گەڕاندەوە کە مانگانە 2 میلیۆن دینار. لە ڕووی ئەمە لە ڕووی کەرتی تەندروستی و لە ڕووی ڕێگاوبانەوە دەتوانم بڵێم لە دوای ئەوەی کە دەست بەکار بووین لە ساڵی 2017 و 2018 فەرمانگەکە هەر نەما بوو و توانیمان لە ساڵی 2018 ئەو فەرمانگەیە بگەڕێنینەوە بۆ گرنگە فەرمانگەی چاکردن و پاراستنی ڕێگاوبان لەبەر ئەوەی ئێمە 440 گوندمان هەیە. دەمویست ئەوە باسکەم کە قەزای چەمچەماڵ 9 ناحەیە و لە سەدا 46 ڕوبەری پارێزگای سلێمانی پێکدێنێ. یەکێک لەو فەرمانگەیانەی کە پێویستی و گرنگ بوون فەرمانگەی ڕێگاوبان بوو. دواتر بە خۆشحاڵی و لێرەوە سوپاس بۆ بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە نیشتەجێکردن کاکدانا کە فەرمانی بەڕێوەبەراتیەکەی دەرکرد. واتە ئێستا چەمچەماڵ خاوەنی بەڕێوەبەراتی چاکردن و ڕێگاوبانی پاراستی سلێمانیە. ڕات بگرم بوونی ئەم بەڕێوەبەراتی لەوێ دەکرێت کارەکانی ڕێگاوبان خزمەت گوزاری ڕێگاوبان خێراتر بکە؟ دروست ویستم ئەوە بڵێم ئەگەر ئەم فەرمانگەیە نەبە ئێستا ئەم ئامارەی کە بۆ جەنابتی باز دەکەم بڕوا دەکەی بەهۆی ئەم کردنەوەی ئەم فەرمانگەیە توانیمان کۆمەڵک ڕێگا و شەقام نۆژەنکردنەوە چووکە ئەم فەرمانگەیە وحدەی حیسابی دواتر بۆ کرایەوە و فەرمانبەرمان هەبوو و ئامێری باشمان دووە دەسێنا و دواتر بودجەی پێویستمان بۆ دابین کرا. هەر لەو سێ مانگەی ڕابردوودا بای زیاتر لە 1 ملیار دینار پرۆژەی ڕێگاوبان کراوە. ئەوە جگە لە ڕابردووشە
ڕێگای ئاغجلەر تەچێت تەوەکەڵ و هەروەها ڕێگای ئاغجلەر کانی شەیتان گۆپتە پەقەرە ناو ڕێگای ناوشوان و هەروەها ڕێگای بناریگل ئەم ڕێگانە قرتاوکران ڕێگای تەچیە تا دەگاتە بانمەقانج ئەو ڕزامەندی دەرچووە ئەگەر کەش و هەوا یارمەتیمان بدا دەستمان کردووە بە نۆژەنکردنەوە ئێستا دەمەوێت هەر ئەوە باسکەم ئەگەر ئەم بەڕێوبەراتیە نەبووایە دڵنیا بە پردی تاالبان ئیشی بۆ نەدەکراوە هەر دەمەوێت بیکەمە مژدەی ئەم بەرنمەیە و هەروەها پردی وەستاخدر وە ئەم گوندانەی کە ئێستا دەمەوێت ئاماژیان پێ بدەم تەچێ ماڵوڵە پرۆژەکان لە ئیشکردندا و هەروە پردێک لە گۆڵباخی سەرو لە ناحیە قادرکەرم ڕێگای هەمزەڕۆمی لە ناحیە سنگاو و هەروەها ڕێگای پردی شۆراو لە ناحیە تەچێ و ئاماژەم پێدا پردی تاالبان و هەروەها پردێک کە سێ چاو دەکرێت لە خدڕیحان ئەمە جگەلەوەی لە بەرنامەشماندا لێرەوە مژدە بە گوندی کە لە ڕەشی بدەین کە ڕێگاکەیان بۆ قرتاو دەکرێت وە قرتاوکردنی سنووری خاڵخاڵان ئەم دەواازەکەی تا دەگاتە خاڵخاڵان قرتاو دەکرێت ئەم پرۆژانە زیاتر لە 1 میلیارد دیناری بۆ تەرخان کراوە بە سوپاسەوە بۆ بەڕێوەبەراتی چاکردنی پاراسی سلێمانی و بەڕێوەبەراتی گشتی ئەمە لە ڕووی ڕێگاوبانەوە جگە لەوەش ئێمە بە هەوڵ و هیمەتی کۆمپانیاکان و ئەوانەی کە کەسانی بتوانان توانیمانە ڕێگای سی گوند لەو سنوورە ڕابکێشین وە نۆژەنیان بکەین و لە خڕوچڵ پاویزستان ڕزگاریانکەین. بەڵێ کاکرامە کچی تایبەت بە لایەنە ئیداریەکەی بۆ فراوانکردنی لایەنی ئیداری لە قەزای چەمچەماڵ هەنگاوەکان بۆ ئەو لایەنە بچۆ لایەنە ئیداری چەمچەماڵ بۆ خۆی چەمچەماڵ قایمقامێتەکەی و فەرمانگەکانی خاوەن مێژوویی جوان و هەروەها مێژووی پڕ لە شانازی هەیە بەڵام بەداخەوە هێندێک لە فەرمانگانەی نەبوو یەکێک لەوانە کە پێویست و گرنگ بوون چەمچەماڵ خراپ و سەر ئیدارە گەرمیان ئەوە بتوانیمان لە ساڵی 2010 لێرەوە سواز بۆ بەڕێز جێگری وەزیری ناخۆ مامۆستا جەلال کە هەوڵی جددیدا توانیمە هەموو فەرمانگەکانی سەر بە گەرمیان چکە هاوڵاتێک بۆ مامەڵەیەکی نفوس یا دەرهێنانی جنسیکی عراقی دەبوو سەردانی گەرمیانی کردبا کە لاری کردبا یان بۆ دەرهێنانی پاسپۆر بۆیە ئێمە توانیمان خۆشببختانە ئەو فەرمانگانەی کە پێویست و گرنگن هەم بیان خینەوە سەر سلێمانی ڕێگاکە نزیک بووە هەم جگەلەوەش لە چەمچەماڵ بیانکەینەوە لەوانە کارتی نیشتیمانی قادرکەرم و هەروەها کارتی نیشتیمانی سنگاو کارتی نیشتیمانی ئاغجەلەر و کارتی نیشتیمانی لە چەمچەماڵ بکەینەوە واتە ئەم هاوڵاتیانە پێویستیان بە دەرهێنانی هەویە و جنسی عێراقی نەما بچن بۆ کەلار و بۆ سلێمانی و ئەوەی کە جێگەی دڵخۆشی بووم لە توانیمان لە ڕێگەی بەغداوە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانەوە دیارە بە پاڵپشت و بە پشتیوانی نووسنگی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاکبات توانیمان پاسپۆر لە چەمچەماڵش بکەینەوە کە ئەمە دەستکەوتێکە بەڕاستی لە ساڵێکە 5,000 هاوڵاتی لە چەمچەماڵ پاسپۆرتیان دەرێنە ئەو 5,000 هاوڵاتیە ڕێگای دووریان بۆ نزیک بووە بۆن منە ناچن بۆ کەلار نان بۆ سلێمانی ئەرک و مەساریفشیان کەم بووە و بۆ مێژوش ئەوە دەڵێم یەکەمین جار ئێمە ئەم بنکانی پۆلیس بکەین و بەو توانە کەمیی پۆلیس هەم لە عەدەدی هەم لە پێداویستەکانیان بنکەی پۆلیسی نەخۆشخانەمان کردوتەوە بنکەی پۆلیسی زانکۆمان کردوتەوە بنکەی پۆلیسی چەرموو بۆ بەشی ڕۆژ باکووری چەمچەماڵ و هەروەها بنکەی پۆلیسی نهێشتنی تاوان و هەروەها ئەوەی کە بەلای منەوە زۆر جێباخە بنکەی پۆلیسی شارەوانیمان کردوتەوە بۆی زیادە ڕۆینەکەین ئەمە جگەل لە هەوڵ داین دوو فەرمانگەی تر بکەینەوە هەم شوێنەوار هەم بازرگانیش لە چەمچەماڵ. خۆشبەختانە کاگرامەت خۆشبەختانە بابەتێکی دیکە کە هەوڵی چەند پرۆژێکی خزمەتگوزاری دەکترێت لە چەمچەماڵ و دەوروبەری ئەم پرۆژە خزمەتگوزاریانە چی دەبن و تا چەندە هەلی کاریش بۆ گەنجان دەرەخسێنێت بە تایبەت بە شێوەیەکی گشتی لە هەرێم و لە چەمچەماڵیش کێشەی هەلی کار بۆ گەنجان هەیە هەلی کار گرفتێکی دەتوانین بڵین بەتاڵە لە هەرێمی کوردستان بە تایبەت وە لە عێراقیش بەگشتی کە گەنج تەخەڕوجەکان نازانێت چی بکات و ئێمەش حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر قەیراین دارایی شەڕی داعشەوە هەموو لاک دەزانن لە 2013 بۆ 14 هیچ هاوڵاتێکدا نەمەزراوە جگەل لەوانەیە کە زۆر پێویست و گرنگن بە شێوەی گرێبەست بۆ نمونە مامۆستا بەڕێزەکان ئێمە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە لە ڕێگەی ئەو کۆمپانیانی کە لە سنوورەکەن هەوڵماندا زۆرترین گەنجی چەمچەماڵ
لەو شوێنانە جێ بکەینەوە. بنمونە لە وێزگەی کارەبای چەمچەماڵ خەڵکی دەرەوەی چەمچەماڵی تیابوو بە هەماهەنگی لەگەڵ ئیدارەی ئەو شارە توانیمان ئێستا لە 280 هاوڵاتیەوە ڕقەمە دەیدەم بە جەنابەت 250 خەڵکی سنوورەکەن و لە کارگەی خشتی ئاشور لە 180 کەس 130 کەسی خەڵکی سنوورەکەیە و لە کارگەی کۆڕمۆر لە 175 خەڵکی سنوورەکەن، یعنی ئەم 2000 کەسێک کە لەوێ کار دەکات بە کۆی هەموو لایەکیان و لە 175 خەڵکی سنوورەکەن. ئەمە وای کردووە تا حدێک گەنجان و لاوان لەو سنوورە ئیشکەن و دەتوانم بڵم یەکێکم لەو کەسانەی هەر کەس کۆمپانیاکیش دێت بنمونە ڕێکخراوی GIZ ئەڵمانی هات و ڕێکخراوی IOM هات قەرزی بچووکی دا بە گەنجەکان زیاتر لە 64 گەنجمان سوودمەند بوون و 167 هاوڵات گەنجیش بۆ ماوەی چەندمان کاریان کرد. ینی ئەمە وردە وردە هەوڵ دەدەین بە ئیمەتی هەموو لایەک وەلایەنە پەیوەندیارەکان جێگەی ئەو کەسانە بکەینەوە. بەڵام بەداخەوە لە ئاست دووبارەی دەکەمەوە ناتوانە ئیداریەکەمان نەتوانە مالیەکەمان ناتوانین ئەو گەنجە بە ڕێزانەی کە زانکۆ و پەیمانگاکان تەواو دەکەن لە کەرتی حکومی دابمەزرێن، چونکە دەسەڵاتی دامەزراندن لە دەسەڵاتی قایمقام و پارێزگاریشان نیە. باشە ئەگەر هەوڵەکان بێتە سەر هەمانگی لایانی پەیوەندیدار و کەرتی تایبەت هەم بۆ فراوانکردنی چەمچەماڵ و هەم بۆ ڕخساندنی هێلکاریش ئەم هەمانگەی کەرتی تایبەت ولایانی پەیوەندیدار لە چەمچەماڵ لە چ ئاستێکدا؟ من لێرەوە ڕای دەگەێنم هەر کۆمپانیاک هەر کەرتێکی تایبەت هەر خاوەن وەبەرهێنەرێک دەیەوێت سەرماکەی لە چەمچەماڵ بەخاتە کار. لەو ماوەی پێشووشە هەفتەی ڕابردوو بەڕێز سەرۆکی یەکێتی وەبەرهێنان سەردانی چەمچەماڵی کرد کە سەردانی چەمچەماڵی کرد ئەوەی بۆ ڕوونبووە کە ئەوەی لە دوورەوە قسە لەسەر چەمچەماڵ دەکات وانە. من لێرە دەڵێم وەڕای دەگەێنم هەر وەبەرهێنەرێک لە شاشە ڕەنجینەکەی کورسات نیوزەوە ڕای دەگەێنم هەر وەبەرهێنەرێک دەیەوێت و ئامادەیە کاری وەبەرهێنان لە قەزای چەمچەماڵ لە ناحیەکانی و لە گوندەکانی بکات بەڵێن دەدەین ئێمە وەک ئیدارەی قەزای چەمچەماڵ وەک بەڕێوەبەری ناحیەکان و لێپرساوی فەرمانگەکان وەلایەنە پەیوەندیارەکان هەم دەستگا ئەمنیەکان و خزمەتگوزاریەکان دەتوانم بڵم لایەنە سیاسەکانیش هاتووینێتە ئەو قەناعەتەی کە حکوومەت ناتوانێت ناوچەکە پێشخات ئەگەر کەرتی تایبەت هاوکاری نەبێت. بۆیە بانکێش بۆ هەموو وەبەرهێنەران دەکەم بێن کاری وەبەرهێنان لە چەمچەماڵ بکەن. دوو نمونەی زۆر زیندوشمان هەیە. ئێستا گەورەترین کارگەی خشت لە سنوورەکە دروست دەکرێت، ئەمە هەر لەسەر داوای ئێمە وەبەرهێنەرەکە هاتووە و کارگەیەکی زۆر باش بە توانای بە سەهمی فەڕەنسیەکان لە چەمچەماڵ دروستکراوە کە کارگەی خشتی ئاشورە. خۆشبەختانە تایبەت بە پرۆژە خزمەتگوزاریەکان کەوا بڕیارە چەند پرۆژێکی خزمەتگوزاری بکرێتەوە ئەو پرۆژانە چی دەبن؟ ئێمە ئەو پرۆژەی کە ئێستا لە بەرنامەماندا زیاتر گرنگیمان داوە بە دوو لایەن، لایەنی کارەبا و لایەنی تەندروستی. بۆیە محەتەیەکی گەورەی کارەبا لە ناحیە قادرکەرەم 10 مێگا MVA دروست دەکرێت و محەتەیەکی کارەبای ترش لە چەمچەماڵ دروست کراوەوەی دانێکی تریشمان بۆ دروست دەکرێت. ئەمانە دەبنە هۆکاری ئەوەی کە کارەبا تا حدێکی باش ئەم بارزۆریەی لە سەرفی دەرەکان و محەویلەکان نەمێنێ و کە لایەنە دووەمیەکەی ترمان گرنگیدانە بە کەرتی تەندروستی، چونکە بەڕاستی کەرتی تەندروستی قورساییەکی زۆری لەسەرە. ڕاستە بەڕێوبەر و پزیشکان و کارمەندان خەڵکی بەتوانان لێ هاتوون، بەڵام تۆ ئەگەر بینات نەبوو با ئەجهزەتە بێ با هەر ستافی کارامە و لێ هاتووتە بێ. بۆیە هەوڵ دەدەین لە ڕێگەی خێرخوازێکە لێرەوە بسواسەوە ناوی دەهێنم کاک جەمالی حاجی عەلی بەڵێنی داوە نەخۆشخانەیەکی 100 قەڕەوێڵیمان بۆ بکات و لە مەرحەلەی کۆتاییدایە و هەموو دیزاین شتەکانی تەواو بۆ زوانە دێتە بواری جێبەجێکردن. بەڵێ دەستان خۆش بێ. تایبەت بە کێشە و گیر و گرفتەکان خۆی لە چیدا دەبینێتەوە؟ جا ئەمە کۆمەڵک لایانی جوانی چەمچەماڵ بوون، هەم لە ئاشتەوایی کۆمەڵاتی هەم لە ئاشتەوایی لایەنە سیاسەکان و هەماهەنگی و دەتوانم بڵێم هەموو ستافی ئیدارەی قەزای چەمچەماڵ وەک یەک تیم و وەک یەک خێزان ئیش دەکەین. ئەمە وای کردووە کێشەکانمان زۆر زەق نەبن، بەڵام لە هەمان کاتدا کێشەی زۆر گەورەشمان هەیە. سێ کێشەی سەرەکی لێرەوە باز دەکەم. کێشەی یەکەم ڕوو لە ئەنجومەنی وەزیرانە بە دوو سیفەت. یەکێکیان ئەوەیە کە بەداخەوە ئێمە 5 پرۆژەمان لە ئەنجومەنی وەزیران لە زمنی پترۆدۆلارن دوای ئەوەی کە کابینەی نوێ دەست بەکار بوو ئەو 5 پرۆژەی ڕاگیراون. پرۆژەی ترمان زۆری ڕاگیرا و دەستی پێکرایەوە، بەڵام ئەوە ئەم 5 پرۆژەیە کە زۆر گرنگن. یەکێکیان بۆ گەڕەکی 48ەکان کە
لە چەمچەماڵە زۆر پێویستە زیاتر لە 2200 ماڵە هەموو پرۆژەکەی تەواو بۆ تەنها قیڕەکەیان ماوە ئەوە لە ئەنجومەنی وەزیرانە و لە ناحیە شۆڕش گەڕەکی قەرەهەنجیرەکانمان هەیە کە باخچە ناسراوە ئەویش بە هەمان شێوە بەس قیڕەکەی ماوە مەکتەبێکی ترمان لە تەچەی کاکەمەند هەیە کە لە سەدا 78 تەواو بووە ئەم لە سەدا ئەوەی کە باقی ماوە و هەروەها ڕێگەی خوێڵێن مەملەها ئەویش هەمووی تەواو بووە بە پردەکەشەوە تەنها قیرتاوکردنەکەی ماوە لەگەڵ گەڕەکی ئاسوودە ئاوڕۆکەی ماوە ئەمە هەموو یەک پاکێجەپی دەوترێت بودجەی پترۆدۆلار لە ئەنجومەنی وەزیرانە بەڵام کێشەی هەرە سەرچەکەم کێشەی ئاوی خواردنەوەیەکە هەموو ساڵێک لەم زستانەدا دوێنێ پەیوەندیم کرد بە مدیری ئاوی شۆڕش و تەچێ و چەمچەماڵ بەداخەوە لەم زستانەدا ئێمە 7 ڕۆژ جارێک ئاومان بۆ دێتەوە 2 سەعات بۆیە ئەمە لێرەوە داوا دەکەم بۆ هاوینی داهاتوو بە زووترین کات ڕۆژەی ئاوی گۆپتەپە بێتە بواری جێبەجێکردن ڕاستە وەختی زۆر دەوێت بەڵام خەڵک ئومێدێکی دێتە بەر کە ئەم پرۆژەیە دێتە بواری جێبەجێکردن ئەوەی کێشەی تریمان وەکو چەمچەماڵ هەیە بەداخەوە لە گەڵ دەست بەکاربوونی کابینەی نۆ ئومێدمان هەبوو پترۆدۆلار دەست بەکار بێتەوە بەڵام لە دەی نوێی 2010ەوە سنتێک نەخراوەتە سەر سندوقی پترۆدۆلار لێرەوە داوام لە ئەنجومەنی نەوت و گازە و لە بەڕێز ئەنجومەنی وەزیران و وەزارەتی سامانە سروشتەکانە کە بودجەی پترۆدۆلار حەقی شەرعی قەزای چەمچەماڵ بوو لە داهاتی نەوت و لە داهاتی غاز نسبەیەک دادەنرا لە ناو سندوقا و دەکرا بە پرۆژەی خزمەتگوزاری بەداخەوە لە دوای ئەم بەروارە دەی نوێی 2010ەوە هیچ بودجێک نەخراوەتە سەر سندوقی چەمچەماڵەوە کاکڕەمەک بۆ ئەو کێشە و گیر و گرفتانەی کە لەم کۆتەیە باست کرد لانی پەیوەندیدار کە بە دوواداچوونتان بۆ کردو ئومێدێکەیە بۆ چارەسەرکردنی ئومێد هەیە من هەر بۆ خۆم سیفەتێکم هەیە لە ناخمدا و لە وتەشم و لە کردارما بێ ئومێدیم پێوە دیار نییە چونکە مرۆڤ هەوڵ بدا هیچ شتێک لە بەردەمی مرۆڤ مستەحیل نییە بەڵام ئەوەی کە مایە گرفتە ئەوەیە لە زەمەنێکی قەیرانی ئەرک و بەرپرسیارەتی خزمەتکردنی چەمچەماڵم پێسپێدرا بۆیە ئەوەی هەموو پەیوەندیم بە بارە داراییەکەوەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاش لەم ڕۆدا ئەوەی پرۆژەی ئاوی گۆپتەپی پێ جێبەجێ ناکرێت دەکرێت دەبیرەکەی لە پارێزگای سلێمانین بۆمان جێبەجێکە ئێمە موافقەی دەبیرمان هەیە و چاکردنەوەی بۆڕێکەمان هەیە و دروستکردنی خەزانێکی ئاومان هەیە ئەمە کاریگەری باشی دەبێت و ئەم ساڵ کە لە ڕێگەی بەڕێز نووسنگی جێگری سەرۆکی حکوومەتەوە ڕۆژانە 2 میلیۆن لیتر ئاومان بۆ دابینکرا بە سوپاسەوە وەزارەتی سامانە سروشتەکانیش هاوکارمان بوو ئەمە جێگەی دەستخۆشیە بۆیە هەر هەوڵێک مرۆڤ کە بیداد ئەمڕۆ بێیاسبەی بەرهەمی هەر دەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان ومێدەکەین داواکان بگاتە لایەنی پەیوەندیدار زۆر سپاس بۆ ڕەمەک ڕەمەزان قایم خامی چەمچەماڵ بە خێراتی سپاس.